وحافظي بالروح الروانم تاجي سرسري طه مصمد شو بيكي ما تكوني بيكي ما سڵاوتان لێبێت دالێم لە ئەڵلقەی کتری بەرنامی بیرەوریە لەگەڵتانە بم ئەمڕۆ میوانێکی زۆر تایبەتمان هەیە ئەویش مامۆستا ئەحمەد سالارە کە یەکێکە لە پایەکانی هونەری کوردی هەموو تەمەنی تەرخان کردو بۆ خزمەتکردنی شانۆ و دراماوە تا هونەری کوردی ئێمە لەگەڵ مامۆستا ئەحمەد سالار گفتگۆکانمان دەست پێکەین کوی بیرەوەریەکانی خۆیمان بە باسەکە و کۆمەڵێک بابەتی تریش پێکەوە قسەی لەسەرەکەین بە وردی ئێوەش لەگەڵمان بمێنەوە. نتشم شتان حتى أم خاربتو بلا يمكن الله يبروني كس بەڕێزان بەردەوامین لەگەڵتان هەروەکو ئاماژەم پێدا لەگەڵ مامۆستا ئەحمەد سالارە دەست بە گفتوگۆکانمانەکەین. مامۆستا زۆر سوپاس بۆ تۆ، ئێمە زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ میوانی بەرنامەی بیرەوەریت. من سوپاستان دەکەم بەم وەرزی گەرمایە لە هەولێری هاتوونەتە هەولێری پایتەختی کوردستان لە قیبلەگای کوردەوە شاری کەرکووک. کورد لە هەر شوێنێ بێ قیبلەگایەکی ژیانی هەیە، ئەوی شاری کەرکووکە. بەخێر هاتن زۆر سوپاس. سەرچاوم من دوو جۆر بیرەوەریم لەگەڵ ئەو شارەیە، تاڵ و شیرین. شیرین خۆشەویستەکەیەتی ڕۆژانێکم بردۆتە سەر لەوێ، چکو من پاش ئەوەی کۆلێجمان تەواو کرد 71 پاش ساڵێ لە 73 کراین بە سەرباز لەوێ. لەوێ کۆمەڵێ برادەر بووین، زۆربیان دەرچووی بەشی کیمیا بوون. لە ئوتێل سەلاحەدین نازانم ماوە پیاوێک سۆفی عەلی ناو بوو، پیاوێکی تا بڕێی چاک نەجیب خاوەنی ئوتێلەکە بوو. ئەوە ئیتر ئێمە ماڵی خۆمان بوو، بەو بەری شەوەیانەی مامۆسایانی کوردستان هەبوو. شەوانە هونەرمەندی گەورەی خوا لێ خۆش بوو کاکە شەوکەتی شەها بۆ لامان شەوکەت ڕەشی. لەوێ ئیتر کاک عەباس محەممەیش هەڕەتی دەنگ بەرزی و دەنگ دۆڵاڵەکەی بوو. لەوێ شەوانە مەمقام و ئەمانە تا دەمەوبیانمانە بردەستەر، زۆر خۆش بوو. لەوێ من کاک شیروان کە پڕبوو بە پرۆفیسۆر دکتۆر شیروان، یەکێ بوو لە زانا گەورەکانی کیمیا، برادەرم بوو لە مناڵیەوە، بەڵام ئەوەی بە منی کردووە وەڵڵاهی بڕوا بکە ڕشتەی مرواریەکەی مامۆسای گەورەی عەلاتی سوزادی چوار ئەوەنەی نوکتە لەسەر من کردووە. یعنی دەرفەتی گێڕانەوە نییە. جا ئەمری خوای کرد بەو کۆرۆنایە چوون بۆ چلەکەی لە زانکۆی پەردێ بوو لێرە. لەوێ هەرچێنمە کرد شتێکی جددی نەبوو باسی بکەم بە ژنەکەیم و دەستی کرد بە پێکەین وتی ئەزانم تو بەزوانیشی جێڕاوەتەوە چی بەزمی بە من کردووە. مامۆستا بە شێوەیەکی گشتی یادگارەکانت یادگارە جوان خۆشەکان زۆر زۆرن، تۆ هەوڵە دەینکەوە بە پێی کات لەم بەرنامێ ئەگەر بەشێکیشی بێ باسی بکەین، بەڵام بە حکومیکەوە بەرنامەکە بیرەوەری هەر بالەوە دەست پێ بکەین. مامۆستا ئەحمەد سالار ساڵی چەند لەکوێ لەدایک بووە؟ من لە بنەماڵەی حاجی قوربانی هەمەوەند کە بنەماڵەیەکی سەرەتای دروستبوونی سلێمانیە، چون پێشتر خێوەتە مڵکی ئێمە بوو لەوێ بووین، هاتوونەتە سلێمانی. خێوەتە سەر بەسەر چنارە لە گەڕێکی دەرگەزێن لە ڕۆژی 20 حوزەیرانی ساڵی 1940 لەدایک بووم. ئەو ڕۆژە دوای ئەوە بوو چوار شەهیدەکەیان هێنایەوە بوو بە مزاحرە، چوار ئەفسەرە ئازاکە بوو بە مزاحرە لە سلێمانی و شاعرانی وەکو پیرەمێرد و بێکەس و
ئەمانە جوانترین شعریان وت. بەڵێ. لەو بنەماڵەیە باوکم پیاوێکی خوێنەوار و زمانزان بووە لە زمانی عەرەبی و تورکی و فارسی و تەبەن کوردییەکی ڕەوان ئوستاز بووە. و پێشتری سەرەتا مەدیر ناحیە بووە لە ماوەت، پاشان لە قەڵاتزە، دوایی ئیتر گوێزراوینەتەوە بۆ سلێمانی. لە سلێمانی بۆ هەڵەبجە. لە هەڵەبجەش چەند ساڵێ ماینەوە لەوێ خراوەتە بەرخوێنن. باشە مامۆستاڵەن هەر لە مناڵەوە حەزوو خولەی تەمسیلکردن و لاساییکردنەوە تایە بووە. بەڵێ من لاساییم ئەکردەوە. تەمسیلیش ئەو وەختە چەند ساڵ جارێک کۆمەڵی هونەرە جوانەکان یا قوتابیانی شەوی ئامادەیی تەمسیلێکیان بکردایە. چون زیاتر ئەوانە قوتابیانە ئەو سیاسیانە بوون کە لە قوتابخانە وەختی خۆی دەرکراون، بەند کراون، زینانیان بینی و ئەوانە هۆشیار بوون، ئەوانە شانۆییان نەکرد. هەمویانم دیوە. لەوەی کە زۆر لە یادم بێ مامۆزین لە 57 مامۆستا ئەنوەر تووفی دەریهێنا بوو و کاک ڕەفیق چالاک و ئەمانە دەوریانە بینی ئەمینی میرزاکەریم ئامادەی کردهبوو، شێوەزار و شتی هەندێشتی تیا بوو. مامۆستا ئەنوەر تووفی خەڵکی بامەڕنی بوو، ئەو پیاوە یارمەتیا بوون و ئەو وەختە یەکەم کچیش کە بەشداری شانۆی کوردی کرد خوشکی عەزیزم گوڵزار عومەر بوو کە داچی کاکە بەڕێنە، بەڕێن قوتابیەکی نمونەیی ئێمە بوو لە پەیمانگای هونەرە جوانەکانە. باشە مامۆستا کاتێک کە چوویتە کۆلێژی هونەرە جوانەکان لە بەغدا ئەمە چۆن بۆ ڕۆیشتی؟ کەمێک چیرۆکەکەیمان بۆ بگێڕەوە. من ساڵی پێشتر لە کولێ ئەسکەری تقریبەن وەرگیرا بووم، بەڵام من حەزم لە ئەدەبە کرد. داچوە ئەقڵمەوە دیم کۆمەڵیشا بەناو قوڕاوە ئەبرد. تۆ وای لێکم تێنەوە هەمووی لە نەقیب بەرەو ژوورن، دەورەی ئەرکان بوو وەکو ماستەر وایە. من ئیتر ئەو عەزابەی دیم ڕاضیش بووم، من ڕاضیکی چاک بووم لەبەرەوە لە هیچ چاپەکەم ناکەوت هەموو هینەکانە. دوایی وازم هێناوتم داچم. خزمێکیشمان لەوێ دکتۆری عەسکەری بوو، کەرکووکی بوو، دکتۆری ئیبراهیم تاها لە خزمانی دایکم بوو. هیچێ بوو لە بەرەماڵە هەرە دێرینەکانی کەرکووک و سلێمانی پلەیەکی بەرزی هەبوو، ئەو وەختە لیوا بوو. ئەوی شەوری بوو هەم، بەڵام ڕەسوڵبەجش خاڵۆزانمان بوو، کوڕی حاجی بەجی حاجی ڕەسوڵبەک. ئەوی شەورێ، بەڵام خۆم حەزم لێ نەکرد. ساڵی دووەم کولیە کرایەوە چووم بۆ بێ لێوە وەرگیرم. مامۆستا زۆر گرنگە بۆ هونەرمەند کەوا ستایلێکی تایبەت بە خۆی هەبێت. جەناب یەکێک بوویتە لەوانەی کەوا لە ناو کووردا دەرکەوتووی ستایلێکی تایبەت بە خۆت هەبوو، ینی دەقە شانۆیەکان زیاتر توانین بڵین ئاهەنگسازی بووە. چۆن بۆم ستایلە تایبەتت بە خۆت هەڵبژارد و تویا سەرکەوتوو بی بێگومان؟ بەڵێ من شعر و گۆرانی کە دوو جەمسەری شانۆن لە من لە ڕۆحمە هەبوو. من شعرم هەوت لە مناڵیەوە. شعرم لە ڕادیۆی کرد، ماشان بڵاوە کرایەوە لە بەغا. وە لاساییشمە کردەوە وە زەوقی خوێندنەوەم هەبوو لە ئەدەبیاتە. لەوێ باسی مەموزینم کرد. مەموزین بە عەرەبی بە کوردی، بە کوردی بە هەردوو شێوەکە ئەوەی مام هەژار کە کردوتی بە سۆرانی و ئەوەی ئەو برادەری ڕئیسی زانایانی سووریا بوو، بووطی محەممەد سەعید البووطی، ئەوە ڕئیسی عولەمای سووریا بوو، کووردە.
ئەوە کردبووی بە عەرەبی بڕوا بکە ئەمەنە جوان بوو بڕوا بکە شان بەشانی کوردیەکەی خانیە ڕۆی ئەوانەم هەمووی خوێنم بووە عەرەبیەکەشم باش بوو لەوێ کەوتمە باسی خانی چییە و بەراورد لە بەینی مەموزین و ڕۆمێو و جولیەتی شێکسپیری ئینگلیز و ئەمەی کووردا لەو قسانە بووم مەشهەدێکم کرد و ئیتر مامۆستا ئەسعەد عەبدوڕەزاق خوا لێی خۆش بێ ئاوایەکی لێ کردم تێگەیشتم تەواو ئیتر ئەوە بوو هاتینەوە پاش ماوەی لەومان دەرچوو چوین دەواممان کرد هەرچەند من عەرەبیمە خوێن لە مزگەوت و لە هین و لە بنەماڵێکی ئاینیە بووم بەڵام فۆنۆتیکی هێندیە پیتێ نەمانەزانی لەوە کەرکووچی و هەولێری و دۆچەکان لە هیچ سلێمانی باشتر بوون ڵاتە ذێ نەمانەزانی مامۆستا دکتۆر سامی عەبدولحەمید کە پیاوێکی زۆر گەورە بوو تۆم بڵم گەورەترین ئەکتەری عەرەبیش بوو جوانترین دەنگی هەبوو جارێکیان ڕۆژی شانۆی جیهانی بوو مەعهەد ئەو وەختە تەنیشتی هەمووی 100 مەترێکمان لەگەڵ مەعهەدا دوور بوو ئاکادیمی ئەو وەختە ئاکادیمی فنوونی جەمیلیان پێ بوو وتار بوو مامۆستا سامی عەبدولحەمید لە هۆڵەکەی مەعهەدا هۆڵێکی گەورە بوو وابزانام ئێستا پێڵێن هۆڵی مامۆستا جەعفەر ئەستادی خوا لێی خۆشوێش مامۆستام بوو لەوێ کرا پڕ بوو سێخناخ بوو مایکەکەی لا برد تی من مامۆستای دەنگم وتارێکی لە دەرەوە جوان لێ بوو دوای ئەو مامۆستا جەعفەر سەعدی هاو کە ئێستا وەڵە بە ناوی ئەوەیە ئەو دەنگی مەبحوح بوو نووسراو بوو وتی بنیش مایکەکەی لا بردەوە بڕوا بکە دەنگێکی هەبوو ئەڵڵاه لە دەنگی ئەو پیاوە گەورەیە مامۆستا زۆر شانۆی وڵاتانی دەرەوە دبینیوە تا چۆنمانە کاریگەریان لەسرت هەبوو من شانۆکانی ئەڵمانیا بە چەند مانگ دیوم من سوید فەڕەنسا بەریتانیا زۆر وڵاتانی ئەوروپا هەمووی گەڕاوم دیومە ئەوان تەنها لە تەکنیکە لە وردەکاری شانۆکان و بینایەنە ئێمە بە تەنەکەی هەیب نەبێ قادە و ئەمانە پرۆژێکتەرمان دروستە کرد ئێمە زۆر هەژار بوو شانۆکانمان بەڵام خۆمان ئەوانەمان پڕ کردبەوە دەنگ لە شانۆی ترا بە ئاسانیەگە لەوێ لای ئێمە نەخێر ئەبوو دەنگێ بنووسێ تا ئەوە بگەیەنی بە هەر حاڵ من تێکەڵ بووم لەگەڵ شانۆکارانی دنیا لەوانە ڕۆبەرتۆ چۆلی کە ساڵی 2000 شانۆی گەورەترین هونەرمەندی شانۆی هەموو جیهانی وەرگرت پیاوێکی زۆر خۆشەویست بوو هەتا جارێ لێیان پرسی لە لای کاک ئەرسەلان دەروێش یادی بەخێر لای هەیە ئەو شەوە دیمانەیان لەگەڵ کرد وتیان ئەحمەد سالار وتی لە تەماشاکردنی چاوەکانیە مێژووی 2000 ساڵی شانۆی هەموو گیانە خوێنمەوە منی خۆشەویست من سوپاسێکم ئەو ڕێز لێنانە لەو پیاوە گەورەیەوە لەگەڵ ئەوانەی ترا بەینم هەبوو و لە سوید لە 10 شارە شانۆیەکم کرد هەر خۆم بووم نووسینی برام دکتۆر دڵشاد مستەفا بوو
دەرهێنانی برام کاکە ئەرسەلان و 1 سەعات بوو بە تەنیا لەسەر مەسرح نوێ چوونە دەرەوە بەڵێ نواندنمە کرد تەقلەم لێ هەیە ئاهات بەچوو ئەو وەختە گورجگۆڵ وەک ئێستا نەبووم ئاخر بەرهەم ئامادەکردنی بوو لەو شانۆوە کاکە ئەرسەلان دەری هێنا چوون بۆ پرۆڤا ئەو وەختە ماڵم لە شوقەکانە بوو هاتم ئۆتۆمبیلێکە ها بە دوامە کە دابەزیم کەوتم بە عەرزا 2 جار محاولەم کرد کەوتمەوە بەڵێ شعرێکی حەزرەتی مەحوی هەیە ئەجەل دەورم دەدا و دەڵێ حازر بە وادەی دەور و تەسلیمە منێ غەفڵەت زەدەست تازە خەریکی مەسئەلەی دەورم دەور لای ئەوان دەوری فەقێتیە لای مەلاکان لای من دەوری تەمسیلە یعنی تازە مناڵەبمەوە کە من ئەوە خۆم ناگرم بە ئینشاءڵڵا تەمەند درێژە بی مامۆستا پێوە پێمان بڵێ بەشێکی زۆری ئەو ڕڵبینینەت لەسەر شانۆیە ئەتوانین بڵین وەکو ئەکتەریش ڕۆڵت بینەوە لە هەمان کاتەیە خود دقە شانۆیەکانتان ناردۆ بۆ تیڤەکان لەلایەن هەندێک دەرهێنەرەوە کراوە بە دراما کامیان بۆ تۆ خۆشتر بوو ئاسوودەتر بوو ئەتوانی ئەوەی کەوا پێتە دەری ببڕی لەسەر تەختەی شانۆ یان وەکو ئەکتەرێک لە تەلەڤیزیۆنەکانەوە دەرکەوێت مامۆسای نواندن بووم و بەڵێ ڕاستە کتێبێکی شمەیە لەوانەی شانازی پێوەکەم وانەکانی هوەری نواندن کە پوختەی ستانسلافسکی و مامۆستاکەم ئەسعەد عەبدوڕەزاق کە قوتابی شاروف بووە شاروف یەکێ بۆ لە چاکترین قوتابیەکانی ستانسلافسکی یامن لە مامۆستاکەەوە بۆ شاروف بۆ ستانسلافسکی دام ڕشتۆتەوە بۆیە نواندنی سینەما و تەلەڤیزیۆن زۆرێکی ترە بەڵام من ئەمزانی جیاوازیەکان مەزانی تەکنیکی لەش و جەستە و دەنگ و هینم لەبار و بۆ هەمووی بۆیە توانیم تووشی گرفت نەبم لە هەر شوێنێکە لە تەلەڤیزیۆن بەڵام هەر شانۆم پێخۆشترە من کوڕی شانۆم تۆ لێتە پرسیڵی کچی کەرکووکم کەرکووک ناگۆڕمەوە بە هەموو دنیا وانە منیش شارەکەی خۆم مناڵی چوارباخم چوارباخم لا خۆشەویستە لە دەرگەزێن لە دای بووم ئەسڵمان سەرشەقانیم بەڵام شتێکی خۆشەویسترە لەلام دەست خۆش مامۆستا لەگەڵمان بمێنەوە کۆمەڵی کوێن و کۆمەڵێک یادگاری زۆر جوان هەیە لە ماڵەکەی مامۆستایە قسەی لەسەرەکەین پێکەوە نەچم شەرتان هەتا ئەم خوارە بێت تۆ بەردەوامین لەگەڵتانە کۆمەڵی کوێنەماندانەوە لەگەڵ مامۆستا دیارە وێنەکانی زۆر زۆر بوو بەڵام لەوانەیە لە بەرکاتی بەرنامەکە فریانەکەوێن قسە لەسەر هەمووی بکەین مامۆستا پێم خۆشە لەم وێنەیەوە دەست پێ بکەین لە بەرەوەی چیرۆکەکەی زۆر جوانە لە کاتی شانۆگەری ئەحمەد موختاری جافەوە نییە بەڵێ ئەمە شانۆوێری کۆتەڵەکەی ئەحمەد موختار جاف بەڵێ کە ئیشێکە شانازی پێوەکەم ئەوە شاعیری گەورەی خۆڵی خۆش بوو کاکە شێرکۆ من پەیوەندیمان لە مناڵیەوە بەیەکەوەیە هەتا وەکو وەختی خۆی کردیانە قەوما لە بەغا باوشیان چوون بۆ سۆراغی باوکیان چوو بۆ تورکیا دایکیشیان ئەمری خوای کرد جا دایکیان بنەماڵەکەی چێتەوە سەر بنەماڵەی ئێمە بنەماڵەی سەردەشتیەکانیان پێڵێن لە دایکەوە ئەوە دیگەلەوە لە هەڵەبجە بێکەس لەگەڵ باوکما بووە و لە سلێمانیش کە چوونەتە قوتابخانە
پێکەوە لە پۆلی یەک بوون ئەو ختێک قوتابخانە هەبووە بەڵێ مامۆستاوت شارێکی بۆ منێش وتووە یان شەر کۆبێکەسی شاعر وتە شارێکی بۆ من وتووە بۆ خۆت ڕۆژێ لا دێ مناڵێکی کورد جوڵێ بکا لەسەر شانۆ ئەحمەد سالار نەیکردبێ زۆر جوانە مامۆستا ئەم وێنەیە یان ساڵی چەنەگەر بیرت بێ بەمان باس بکەی ئەمە هەشتاکانە لە ناو ستۆدیۆ ئەچان بڵێم هونەرمەندی گەورەی ئین ئەوە کاکاشم جەباریەوەنا لە پشتۆی وێنەکە نووسراوە کەرکووک مامۆستا ئەبێ کەرکووک بێ دوانیا چاوم باش بەڵێ نایبینێ نووسراوە کەرکووک لە پشتی ستۆدیۆی کەرکووکە ئەوە مامەنۆر خەراغێ باوشی مۆسیقای کووردە بەڵێ ئەوە وریا ئەحمەدە بەڵێ ئەوە هونەرمەندێکی گەورەیە ئەوە کاکاشم قۆستترین بێژەری هەموو دنیاە ئەوەش ئەحمەد سالار مامۆستا چیرۆکی ئەم وێنەیە یان چییە؟ ئەمە سرودی زانکۆی سلێمانی کە شەعری کاکشێرکۆ بێکەسە ئاوازی شەماڵ سایبە ئەوەیشە کە لە ئاوازە جوانەکان من جۆم لێ بووە کاک شەماڵ وتی جۆبگرە ئۆرکێستی ئەستەمبول لیان نابوو وەک مۆسیقایشی جیهانی هەرە گەورە ئەوە سیروانی ڕەحمەتیە کاک حەمەڕەزا ڕەحمەتیە کاک جەلا عەزیزی ڕەحمەتیە ئەوە منم ئەوە ولێمی حەنای ڕەحمەتی کاک شەماڵی ڕەحمەتی عەزیز شەعلانی میسری جا ئەوە سەیرە لەوە دەنگی منی بەدڵ بوو گۆرانی بێژێکی گەورەی کوردمان لەگەڵا بوو ئەوی کوتی تۆ بڕۆ دەرەوە وتم ئەوە گەورەترین گۆرانی بێژی کووردە وتی کاکە دەنگەکەی بەگەڵ هێوشەنە دەنگی تۆ چاکە وەڵام منی داناو دەستخۆشی لێکردم ئەیزان کۆی سلێمانی ئەو شعرە بوو ئەمان و تەسبیت کرا ئەوە کاک شەماڵی ڕەحمەتی خۆیەتی ولێمی حەنای ڕەحمەتی ئەویش برادریی مەسیحیە چاوم باش بەڵێ زۆر باشە مامۆستا هەر باسی شانۆگەرەکانتمان کرد کەمێک باسی خۆلە چەخماخۆش بکەین یان یەگەر بێت و ئەوانەی لەو تەمەنە بینی بێتیان ئەم درامە تاوەکو ئێستا حیوارەکانی یان بەشێکی زۆری لە مێشکانە ماوەتەوە یان ئێمە کە تەمەنمان لەوانەیەوە گەورە نەبێت بیستی بێتمان وانە گوێبیستی بوو بێتین کام حیوارەی هەبووە کە خۆت ڕۆڵت تیا گێڕاوە زۆر تایبەت بووە لە تاوەکو ئێستا ئیڵیتەوە بۆ خۆت من و کاک مستەفا زۆربەی یعنی ئەوانە هەموو عەبدوڵڵا حەمەد ساڵح کەمال سابیر هەموو ئەکتەری چاک بوون بەڕاستی ئێمە شانوێکەوە مەجالیە کە سەربەخۆ حیواریش بڵین لەگەڵ کاک مستەفا بە تایبەتی عەبدوڵڵا حەمەد ساڵح و ئەوانی ترە هەمووی لای من جوان بوون چون شعبی بوون یعنی هینی ناو خەڵکەکە و ناو بازاڕی بوون ئێستا مەرخۆم بە زمانێکی ئەدەبیە نووسم جیاوازە لەو زمانەیە من زمانێکی شعری ئەنووسم جیاوازە لەو زمانە شعبیە بەڵام ئەو شعبیە زووترە چێتە ناو خەڵکەوە ئەوەی خەڵکەم و لەبەریان کردم تا ئێستا ئەیڵێنەوە و سێدێ کاسێتەکەی لە تەکسیەکانە سوارە بووی لیانە لە باتی گۆرانی ئەویان لێەیە بەڕادەیەکی ئەو تۆ شعبیەتی هەبوو بێگومان هیچ حیوارێکی هەیە بیرت بێت خۆت کە زۆر پێت خۆش بوو زۆر تایبەت بولات وەڵڵاهی نازانم ڕەشە خۆیتەوە یا سپی کاک
يعني ئەوە هەر بژی مامۆستا دەست خۆش مامۆستا چیرۆکی ئەم وێنەیەیان چییە ئەگەر بۆمان باس بکەیت فەرموو لە دووی ئەکەدیمی بووم ئەوە هانیە هەر زۆ ئەمری خوای کرد ئەوە عەباس جومەیلی و عەباس عەلی جەعفەر و ئەوە منم و ئەوە ئیمپراتۆر جۆنس بوو ئیخراجی دکتۆر سامی عەبدولحەمید بوو یەکێ بوو لە ئیشە هەرە گەورەکانی ئەوێ من دەوری زنجیم ئەبینی بەڵێ ڕەشیانە کردم کە هاتینەوە بۆ شوقەکە لە شوقەیەکا بووم لە جدید حەسەن پاشا لە مەنتقەی ناوچەی حەیدەرخانە بەڵێ برادەرەکانم کاکە کرەمەحموو و کاکە عوسمان ڕەشی و کاک جەمال ڕەسوڵ و کاک وریای کاک مەحەدینی چنارەی لە حقوقی خوێن هەموو ئەوە بەرادەران هاتنە خوارەوە هەر یەکەیەک بە لەفکەیەک خەری و لێم نەبوویەوە بەڵێ حاجی ناجیێڕاوی میشیازی کردەبووین حاجی ناجی وتی هەڵسام تۆزی ناو کوورە ئەوە قوماشی سووتانووە لەگەڵ وەزەنینە ئەو کرێمەی دروست کردووە کە لە ئێمە یاوە لێمان نەئەبوویەوە جل و بەرگم هەمووی هاتمەوە بۆ سلێمانی چلەکانم هەنیشم پڕیا کەرچی نەما بوو بۆ بەیانی لەبەرمە کردەوە ڕەشە بوویەوە چووە ناو مەساماتی پێستمەوە هەتا دایکم وتی ئەرێ کاکە ئەوە چییە ئیشکەرێکمان هەبوو وتی ئەڵێ ئەوە سپی نابێتەوە جلەکانی کاکە سالار وتم وەڵام تونی حەمامم پا کردوێتەوە ئەوە دایکە شتێکی ئاوا بووە بەڵێ مامۆستا کاتێک کە خولە چەخمەخە کرا بە دراما یاریدەدەری دەرهێنەر بووی وانە چۆن بوو ینی هۆکارەکەی چی بۆ ئەو درامایەتان بەرهەمهێنەیان دەقەشانەوەیەکەی سەرەتا زۆر بینەری هەبوو ڕاستە و خەڵکی پەرۆژ بوون بۆی تا ئێستاش لێ ئەورێتەوە و ئەزانێن ئەو سەعاتەیە ئامانجی پشت دراماکە چی بوو ویستان چی بگەێنن ئامانجەکە مەکسیم گۆرگی ئەڵێ تاوانبار بە تاوانباری لە دایک نابێ بەڵکو کۆمەڵگا بەرەو تاوانباری ئەبات ئەویش کابرایەکە چەخمەقسازە کابرایەکی تر هەیە پیاوکوژە بەڵام کە پێ ئەڵێن ئەمچە پێی خۆشە ئەو خەڵکە دروستیەکەن هەتا بێتە پیاوکوش چیە کوژێ چاچە فەقیرەکە ئەوە هینەکەی ئەوەیە مامۆستاگەر ئەم وێنێشمان کەمێ بەباس بکەیت ئەمەیەکێ لەو ئیشانەی کە زۆر جوان بوو ئەوە لالۆ ڤانیای ئەنتیوان چێخەفە یەکێکە من زۆر ئاژنایەتیم لەگەڵ ئیشەکانی چێخەفە هەیە 5-6 مەسرحەی چێخەفەم کردووە ئەمە مامۆسای گەورە بەدی ئەدارتاشە ئەمەش مامۆستا پەخشانە ئەوە سیروان جەمالە جەمالی هەک جەمالی کەبابچیە ئەو دیکۆرەشە زیاتر خۆم هینم کردووە پیانۆیەکمان هێنا بۆ سەر شانۆ زۆر بە شەڕەشەق گەیانمان پیانۆکەی ساڵی 1970 وەمانە بوو وەختی خۆی لە بەقا هێنا بێن بۆ جامعەی سلێمانی کۆن بوو بڕواکەی بە شەرشەقی زۆر تا قسمان سەر شانۆ 20 کەس بووین دوایی بۆ داگرتن ناهاتە خوارەوە هەنی شیشمان لێ دەرهێنا ناوەکەی هێشتا ناهات چوون بە مەتحەفم و مۆزەخانە وتم ئێوەشی کۆن کۆکەنەوە کاکە وەرن ئەوە زۆر کۆنە وەرە تاریخەکەی لەسەر هەڵکەنرابوو لەسەر ئاسنەکە لە 5-6 شوێنە ساڵەکانی حەوسەدە ئەمە چیشیە کەس نەیەویست بە شەڕەشەق تاوەکو نادام سلینیان هێنا بەسی گایانەوە نابزدان کۆ
بەڵێ مامۆستا هەر بژەی دەست خۆش بەردەوامە بین لەگەڵتان لەگەڵمان بمێنەوە. نەچم شەتان هەتا ئەم خوارە بێت تۆ بەردەوامێن لەگەڵتان مامۆستا بەدەر لە هوەر و شانۆ بووی بە ئەندامی پەرلەمان ینی کاری سیاسیشت کردووە لەلایەن کۆمەڵگەوە هوەرمەندێک ئەوەنە خۆشەویست بێت و ئەوە سەرکەوتوو بێت لە هوەرەکەیە تووشی ڕەخنە نەبوویتەوە قبول کرای ئەو کات؟ من گرنگ ئەوەیە لە هەر شوێنێکا بم شانۆکە پەیامم بووە وە لێو کارم کردووە لە کۆمەڵێشت کە پەیوەستە بە ڕۆشنبیرانەوە لە یاساکانە سەرۆشی لێژنەی ڕۆشنبیری و پەیوەندەکانی پەرلەمان بووم چەند ساڵەهایەک. یاسای چاپەمەنی، یاسای سندیکای هونەرمەندان، کۆمەڵی یاسا کە پەیوەستە بە هونەرەوە من کاری سەرەکیم تیا کردووە. دیارە هەمیشە خەڵک ڕەخنە ئەگرێ بۆ ئەو کارە، بەڵام لە زۆر وڵاتە هەتا سووریا ئەیمەن لێدان ئەندام پەرلەمان بوو و نەقیبی هونەرمەندان بوو. لە وڵاتانی تریشە لای ئێمە شتێکی تیان نییە، بەڵام خەرچێکەوە بیرەکاتەوە بە مەبەستێکی تر. من دوورم لەو خەیاڵانە، دوورم لەو مەبەستانە و لەو کاتانە شاکاندە پەرلەمان بوو ماوەی 14 ساڵ بەقەر هەموو تەمەنم کارم کردووە لە شانۆوە. ئەوە دەقەکان کە نووسیمە، دەقەکان کە ئێدەرم هێناوە یا دەرهێنراوە یا نواندنم تیا کردووە بە شەشێری وەرگرتووە لە ژیانی منە، کەواتە ئەوەی کە ئەیوو سیاسەت ئەحمەد سالاری فرانووە نەخێر منی نەبردووە. من هەر ئەحمەد سالارەکەی جارانم. مامۆستا چۆن بوو سلێمانی جێهێشت ئێستا لە هەولێردانی شێت؟ لێرە پەرلەمان لێرە بوو، منیش بڕیارەری فراکسیۆنی پارتی بووم، دوای بوومە جێگەری سەرۆکی فراکسیۆن. کارەکەم ئەبوو زیاتر لێرە بێ، دوایش وەکو هونەرمەندان سەرۆشیان بووم ئەبوو لێرە بێ، بەڵام جاروبار سەری سلێمانیم ئایەوە چکم جارانیان و ئەچمەوە شار لە لەندەنیش بۆ هەیەوەچمەوە شار کە حسێن عارف یادی بەخێر هەموو جارەی وەڵا ئەچمەوە شار لە بەغا بوو، یعنی شار سلێمانی دائەنا. ئەوە هینێکە خۆشەویستیەکە بۆ شار، ناڵێم هەر کەسە کۆ هەموو کوردستان ماڵی خۆمانە، بەڵام شوێنێکە ئێستا لەو کۆڵانەی مناڵیم ئێستاش کە ڕۆمەوە ئەچمە چواربا بە دەوری مەکتەبەکە و دەوری ماڵەکەمان پێچێکە خۆم و ئەڕۆم دڵم ئیسراحەتەکە ئەڵێم ئۆخەی منم هاتمەوە. مامۆستا کۆتا جارکەی بۆ چویتە سەر تەختەی شانۆ و چه هەستێکت هەبوو؟ لەسەر شانۆ ئەوەڵەن هەستی من نامێنی، هەستی کەسایەتیەکەیە. لە سەدا 90 ئەبووم بە کەسایەتێکە، ئەگەر ئۆتێلۆ بووبێ، ئەگەر پیسکەی تەرفیر بووبێ، ئەگەر لە هەرێکێ لەو سەدان شانوێنە بوومەتە کەسایەتێکە، هەستم ئەوان بووە. بەڵام لەگەڵ تەحاتەحا و چەپڵە کوتین و هەستانی جەماوەرە ڕەنگە نەشوێشی گیانە و گرێ خۆ لەو بنویچا ناگریتەوە بەرزەبیتەوە. مامۆستا ئەڵێ ئێستش خەوە بینم یا دەرهێنەری شانۆم یا لەسەر شانۆم ڕۆ لە گوێڕم وایە؟ بەڵێ بڕوا بکە بڕوا بکە پێرێشە و
خەومە بینی لە شانۆیەکە ئەکتەر بووم خۆشم دەرهێنەر بووم بە خۆممە کردەوە بیکەرەوە جارێکی کە 2 جار 3 جار وای لێ هاو مێشکم جەنجاڵ بوو هەڵسام داچی دیارگوتی ئەوە چییە؟ وتم هیچ نییە خەوم بێەوە هەموو شەوێک عەبدوڵڵا پەشێوی برادەرم شەعرێکی هەیە لێ شەو نییە خەوتان پێوە نەبینم بەو خوایە عەلیمە بەو بەرزیەوە شەو نییە خەو بەشانەوە نەبینم بەڵێ یعنی ئەوە هەموو تەمەنم لەگاوە بەشانەوە لەبەرەوە دوور نییە گەر خەوی پێوە نەبینم هەتا خەوە بینم شانۆی کردوومە بە دڵم نەبووە مێ جارێکی کە بیکەمەوە زۆر جار ئەکتەرم زۆر جار دەرهێنەرم زۆر جار قسە بۆ ئەکتەرەکانەکەم بەڵێ بەڵێ هەندێک شتیان پێ ئەڵێم کە پێویستی ئەکتەرە بیزانێ تەمەنیش کە ڕۆی نایێتەوە مامۆستا لە دۆخی ئێستەی هونەر و شانۆی کوردی ڕازی چۆن یەبینیت؟ ئەبێ ڕازی بین چکم مادەم ژیان بەرەو پێشە ڕۆ بەڵێ یعنی ئێستا من هێندێک هونەرمەند دەبینم ئەوە شێ ئەڵێم نایناسم بە تایبەتی سلەیمانی 30 ساڵە لەوێ نەماوە ڕاست بەڵام دڵم لایەنە و فڵانە دەروای کوڕی چێ برای چێ باوکی باپیری ئەیداسمەوە کچێک زۆر تەمسیلی جوان کرد لە کۆشکی وتم ئەوە شێ چریکەی ناو بوو بەڵێ بەڵێ چریکەی ئەبەڕەش ئەبەڕەش بە تایەفە هەمووی هونەرمەندن ڕاستە لە کاکە شەماڵەوە کە خۆشەویستی منە ئێستاش حاڵەتێکی هەیە یەکێکی کەم وایە ئەگریاوەی کردە شین و شەپۆڕ و قەزڕنینەوە و سنگتان و بەڵام ئەو پیشی خواردەوە و هیچی نەوت بڕوا بکەو لە من وام و هەموو شتێکی وتووە بەڵام هیچی نەوت بەڵێ وتم ئافەریم چریکە کچی منی بەڵام خۆزگا هەر کچی من ویتایە مامۆستا لەگەڵ ئەوەی ئەڵێن مامۆستا ئەحمەد سالار کەسێکی زۆر لەسەر خۆیە ئەڵێن زۆر هەزناسکی زۆر زوو ئەگریت بە تایبەت ئێستا زیاتر بۆ چی ئەگریت بیر لە چیەکەیتەوە؟ وەڵی کە مناڵە بینم مناڵی غەزدا بەڵێ بینیم مناڵ مردووە مناڵ قەبلەمەیەکەوە چووە تۆتە شۆربای بەرێ قەت بێرم نەکردوێتەوە فەڵەستینیە بێرم نەکردوێتەوە تومەوە برای منە مناڵی منە لەگەڵ مناڵەکەم ئاژیان نەکردوێتەوە گریاوم بۆیان زۆر جار کە مناڵە بینم هەتا هەندێک مسەلسەلە هەیە ئازاری مناڵە هاڵم لای بەرە سەیری ناکەم ئەڵێ تەمسیلیانم نانە تەمسیلیش بێ من پێم ناخۆشە بەڵێ مامۆستا ئەحمەد سالار سەرڕای ئەوەی شانۆکار بووە شعری زۆر جوانە نووسیەوە لە هەمان کاتا بەوەش ناوبانگت هەیەکەوە زۆر نیشتیمان پەروەری چۆن توانیتە ئەمانە لە خۆتا هەم زیندوو بکەیتەوە هەم پەری پێ بدەیت من لە مناڵیەوە یعنی بڵین دوای شۆرچی 14 گەلاوێژی 58ەوە ئیتر حیزبایەتی زیاتر پەرەیسەن حیزبەکان پێشتر هەبوون ئەوختە پارتی و تەحەڕڕۆمانە لە چلەکانەوە یا پێشتر بەڵام ئێمە گۆش کراوین بەو ڕێبازانە لەبەر ئەوە زۆر جارتی هەڵانیشمان خواردووە لەسەری ناتوانی من ئێستا ئەم و چەبڕینە و شتە کەبیرەکەمەوە ئەو کابرایی بەغا ئاوا ئەکاس زۆرم پێ نەخۆشە من چۆلەکەیەکم نەکوشتووە دەستیشم زۆر ڕاست بوو دەلاسیکمان هەبوو بەڵام نەم کردووە قەت دڵم نەهاتووە چۆلەکەی بۆ چۆلەکەی ئەچێتەوە بۆ هێلانەکەی بێچووەکانی نایبێدن
دەنجین بە دەنوچۆکە دەنکە گەرمیایکە بە دەمیانەوە بەڵێ بەڵێ خواردنیان باشە لەوەی مامۆستا لێرە کۆمەڵێک بڕوانامە هەیە کۆمەڵێک خەڵات هەیە هەندێکی خەڵاتی زێڕینە لێرەیە هەیەوانە لەوانەشە هەمووی نەبێ وەک خۆت پێشتری وتە هەنێکی هەیە فەوتاوە ڕۆژانە دی ئەیان بینی چه هەستێکت بۆ دروست ئەبێت و هەر کۆتایی بەرنمەکەشمان با بۆ بێت بە حکمی زۆر حەزت بە شعر و شێریش ئەنووسی بە تایبەت شعرەکانی گۆرانی شاعیر هیچ شعرێکی تایبەت هەیە کە ڕۆژانە بیت ئەم بڕوانامانە بینی ئەم وێنە کۆنانە ببینیت بڵێیتەوە لە بەرخۆتە بەڵێ من ماڵ و مولکم هەبوو هیچی نەما نەکەینی مەعاش من مۆڵەکدار بووم دۆڵەڕوت مڵشی باپیرم بووە ئێمە لە سەرێکەوە حاجە ڕەسوڵباک باپیری دایکمە گەورەترین مڵکداری هەموو ناوچەی سلێمانی بووە پاشان حاجە قوربانی ئەمەوەن مڵکارێکی گەورە بووە ئێمە بنەماڵەیەکی دەستڕۆیشتی بووین خزمەکانیشم یعنی حاجی ساغا حاجی حەماغا حەمەی ئەو ڕەحماناغا حاجی فەقێ حاجی هەموو دەوڵەمەنەکانی سلێمانی فورزا و خاڵۆزا و ئەموەزان بوون بەڵام منی ئێستا لەم دنیاە ئەم خانووەیە ئەویشی خوب نییە خێتانەکەم 200 مترە کە ئەمتوانی دایان خانووی 1000 متریشم هەبێ نیمە چەند مەدالیایەکە 23 مەدالیای زێڕی تایە کە ئەیبینم گەز باڵاوەکەم هەندی ڕۆژێم بەرامبەریدا ئەنیشم ئەوەی ئەحمەد سالار نییە هەیە هەموو کەسێکە کە خەمخۆری ئەو نەتەوە مەظلومەیە من کتێبخانەیەکم هەیە 22,000 کتێبی تایە بەڵام شوێن نییە لەیدانێم هەڵم چلیوە هەمووی لەسەر یەک کە من چاویشم باش نابینێ بۆ خوێنەوە بەڵام حەزەکەم هەر بڕۆم بۆنی کەم دەست لە کتێبەکانم بە ئەزانم چیتیایە لە دیمەشق و لە قاهێرە و لە زۆربەی وڵاتانی دنیا ڕۆیشتوم کتێبم کڕیوە لە بێروتەوە هێناومەتەوە لە ئێرانەوە لە شوێنانی ترەوە لە بەغا لەسەر جادەکان ڕۆژانی جومعە ئەچوون بۆ سوقسەرای کتێبیان دانا هەرزان فرۆش بوو لەسەر عەرەبانە بە 50 فلس دەمە کڕی بە دینارێک شانۆیی من المەسرح العالەمی کە باشترین ڕخنەگرەکانی مستر لەسەریان نووسی بوو ئەم خوێنەوە هەزاران کتێب و ڕوایەتی جیهانیەکانم هەمووی خوێنەوەتەوە هەر هەمووی باشە ماوەستا هەروەکوتم چی شعرێک هەیە بۆ خۆ زۆر بڵیتەوە زۆر تایبەتە لای خۆت ڕۆژانە لەبەر خۆتەوە ئێڵیتەوە ئەگەر شەرت نییە شعری خۆم بێ بەڵێ شعری جاری وایەنێ ئەڵێ آخر سەفەرەن ڕاخەیلێ دوورن منزیل بێ پایان تێشوز دەرورن مەولەوی هێڵەیە مەولەوی لای من زۆر بلیمەتە کاتی خۆی نووسینێکم نووسی شەو لە نێوانی شێکسپیر و مەولەویە شێکسپیر هەموو شانوەکانی هەموویم خوێنەوەتەوە وە زۆربەی تەمسیل و ئیخراجم تیا کردووە لەوانەوە ئۆتێلۆیە هەملێتە بازرگانی ڤنیسیایە زۆربەی بەرهەمەکانم کردووە هەمووشم خوێنەوەتەوە هەندێک خەیاڵ هەیە لە شەوە فراوانە بێ شەو دنیاکی فراوانە من خۆم کاتێک گۆڕەی نووسینم بوو لەو تەمەنانەیە 20 ساڵێ بەری ئێساش
شەو هەڵەسام لە سەعات 2:30 دنیا کش و ماتە مناڵ وستووە ماڵ وستووە دەستمە کرد بە نووسینی شانۆیەکانم زۆربەی لە شەو لە درەنگ وەختانە نووسیمە بانگی بەیانی کە ئەفەرموو من هەڵەسام ئیتر ئەنووسم شانۆیەکانیشم زۆر خۆشەوێ یەکێکیان کرا بە فەڕەنسی برادێکی هەرە عەزیزمان لە پاریس مامۆسای زانکۆیە شوان جافەری ناوە یەکێکیان ئێستا کچەکەم کە قوتابی دکتۆرای لە ئینگلیزیە ماستەری وەرگرتووە بلەی بەنین خەریکەی کا بە ئینگلیزی یەکێکیان فرات فازل ئەیکا بە ئەڵمانی یەکێکی کرابوو بە ئینگلیزی یەکێ بە یۆنانی هەشت شانۆیم کراوە بە زمانی عەرەبی بڕواکەم هەندێک شانۆیم هەیە بکرێ بە ئینگلیزی و زمانەکانی دنیا ڕەنگە من یەکێ لەوانەی خەڵاتی گەورەم بەنێ چکە من هەموو شانۆی جیهانی ئێستا سیر کرد 2000 شانۆی ئەوەی کە پێڵێن عالەمی بەناو ینی وڵاتان دەرەوەی ئەجینا هەندێکی هەر شانۆی نییە هەندێکی لە هەرە چاکەکان زۆر باشە مامۆستاگیان زۆرمان دوومان کردی زۆر سوپاس هەر تەمەن درێژ بیت کرد بەس باسی کەرکووک مابوو بیکەم بەڵێ من کەرکووک وتم یادگاری خۆش و ناخۆش برایەکم 5 ساڵ لە کەرکووک زەمەنی باسە سجن کرا بیجێڕمەوە ماوە هەیە بەڵێ بەڵێ فەرمۆ مامە ڕێشەی پاڵەوان کەم خۆشەویستیم هەبوو بووی مامە ڕێشە شەهید کرا پیاوێکی باسی بەڕێوەبەری ئامادەی کشت و کاڵی سلێمانی بوو تورکمان بوو باسی بوو هەڵستا قوتابیەکانی کۆ کردەوە براکەشم مهندس زراعی بوو حاجی محەممەد سەردار لێ مامۆسا بوو دەستی کردبوو بە ژێوانی پێشمەرگە وتوی ئەومان تۆپات ئەوانی کەش والی ئەەکەین واوە 2 ڕۆژی پێ نەچوو شەو پێشمەرگە هات لەسەر ماڵەکەی لە بەکرەجۆ بوون تەقیان لێکرد کوشتیان ژنەکەی هاواری کردبوو کاک محەممەد سەردار خاترە الله و خاتر محەممەد ئەمیش متەدەین بوو لە مناڵیەوە ئەوەتی من بێنمێ ئەو نوێشکەر و ڕۆژ و لە سجنی کەرکووکا بۆ 5 ساڵ هاوینانیش بە ڕۆژوە بوو 5 جار چووە بۆ ئەمرە 3 جار چووە بۆ حەج سەری بڕوان نوێژ و ڕۆژووی ناچێ ئەمە نەخوا پەرستە توێداوای خۆ پێغەمبەری کردووە چۆن ناچم وەڵا چوو کابرا مەردە بوو ژنەی گیانە خەسەخانە و مەیتی کابراشی بە کۆڵ یا بە قسەی ئۆتۆمبیل کەس نەیێرا بوو بێتە دەرەوە گیانە بوویە خەسەخانە و ژنە چابوویەوە کە چاویەوە شکاتی کرد وەڵام من شکم لە محەممەد سەردارە ئەوە ڕفیقی پێشمەرگەیە گرتیان حاکمەکان بەرێ نەکردوتیان کابراکی فەقیرە چوو شکاتی کرد وەختی خۆی ئەو ژنە سکرتێری محەممەد حەمزە بووە محەممەد حەمزە مەسئولی فەرعی شیمال بوو لە کەرکووک دانیشت محکەمەکە لە ڕێی سەدامەوە بە ئەمری سەدام برایە کەرکووک محکەمە تەعزیرێکرا 5 ساڵی خایەن ئێساش عیلاجی لە خۆیەکە تۆ 5 ساڵ هەتاو لێ نا هەوا نەگۆڕی چی لێ دوایی 2 محامیمان هەبوو لە محکەمە یەکێک کۆهی بوو یەکێکیان پێشتر محافزی مۆسڵ بوو کەرکووکی بوو بەرەڵایان کردیان بڕۆ کاکە تۆ بەریئی ئیتر ئێستاش بێنمەکەوێتەوە بەو گەرما و سەرما و ئەو ڕۆژێکیان وتی کاکە
سەرمامە بە شەو پاکەکانمان بۆکەنەوە سەرمای زستان بوو وشکە سەرمای کەرکووکیش زۆر گەڕینە ڕاستە بەڵام چوم لە بازار هەنێ فانی لە وای لەم کڕی و بۆم پێداوە ئەویشە بوو بەرتیل بم هەڤێژی مامۆستا دەست خۆش بێ زۆر سوپاس ئێمە زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ ئەمڕۆ سەرسەرم سوپاس بۆ وشکە بینەرمان بوون خواتان لەگەڵ